سڵاو بەڕێزان، من سام ئەحمەدم. ئەمڕۆ ریڤیو فیلمی تۆپگان ماڤریک دەکەم کە سیکوێڵ و بەشی دووەمە بۆ فیلمی تۆپگان کە لە ساڵی 1986 بڵاو کرایەوە. جارجە تاخیریشم لە ریڤیوەکە، بەڵام لەبەر ئەوەی فیلمەکە لە ستریمی سەرویسەکان بڵاو نەبووتەوە، بەڵکو هێشتا لە سینەماکان بڵاو دەکرێتەوە، بۆیە بەم دوایان نەتوانێت بچم سەیری بکەم. بە دیاریکراوی دوێنێ تەماشام کرد. جا فیلمەکە بەڕاستی فیلمێکی زۆر عەبقەریە. طبعا یەکەم شت ئەگەر تەماشا بکەیت چیرۆکەکە وەک باس بکرد لە چیرۆکێکی کۆنەوەرجیرە، بۆی لەوانێت چاوەڕێ بکەی هەندێک بابەت هەبێت کە پەیوەندیان بە بەشی یەکەمەوە هەبێت، وەکو نۆستالجای لێبێ، وەکو حەزێک و خولیایەکی لێبێ. بەڵام من خۆم ڕازگوانە بڵێم بەشی یەکەم هەر نەدیوە. ئەمە شۆکارەکەی چیە؟ لەبەرەوەی یەکەم شت بەشی یەکەم ڕێتینگ گشتیوە بەهێز نەبوو، دووەمیش مەجالم نەبوو، نەمتوانی کە پێش بەشی دووەم سەیری بەشی یەکەم بکەم تاکو وەک بڵێن ئەگەر پەیوەندیان بەیەکەوە بێ بەیەکەوە ببەسترێنەوە. بەڵام خۆشحاڵ بووم کە ڕاستە فیلمەکە پەیوەندیان بەیەکەوە هەبوو، بەڵام ئەو پەیوەندیانە کە هەبوو لەناو فیلمەکە لەناو بەشی دووەم زۆر بەجوان ڕوون دەکرانەوە کە چ پەیوەندێکی بە بەشی یەکەمەوە هەیە. بۆ نمونە کارەکتەرێک کە بۆ نمونە باوکی مردبوو، لە بەشی یەکەم باوکی مردبوو، بەوەی کە لەم فیلمە پیشان درا بەوەمە دەرکەوت کە لە بەشی یەکەم چی بووە و پەیوەندی بە بەشی دووەمەوە هەیە، بۆش ئەمە گرفتێکی دروست نەکرد. وەکو چیرۆک فیلمەکە بەڕاستی چیرۆکێکی زۆر ڕاقیە، چیرۆکێکی زۆر تایبەتە، بەتایبەت کە فیلمە ئەکشنەکان زۆر کەم وایە چێژیان هەیە بەتایبەت بەم دوایانە. بەڵام ئەم فیلمە شێوازێکی جیاواز و بەتایبەت کە تیارە و شتوای تێدا بوو و بەشی هەرە زۆری فیلمەکەشە دەتوان بڵێم تا ئاکتی کۆتایی فیلمەکە ئەکشن و شەڕ و شتوای تێدانێت، تەنها فڕینی تیارەکانە، تەنها حەماسەت و جۆش خڕۆشێکی زۆرە کە لەگەڵ ئەو تیارانەدا هەیە. ینی هەمووی بۆ نمونە ڕاهێنانە، تەمرینات و شتی وایە، ینی هەمووی ئەوەیە کە لە ناوخۆیان ئەنجامی دەدەن، نەک بڵێ ڕوبەڕووبوونەوە و ئەکشن و گولە تەقاندن و شتیوای تێدا بێت. ینی زیاتر بابەتەکە ئەوەندەیە کە تیارە و شتوای تێدایە، بۆیە بۆتەوە فیلمێکی ئەکشن، ئەگەرنا زیاتر فیلمێکی حەماسی و چێژبەخشە. جا ئەو تیارە تەسویرکردن و ئەو جوانیە لە ڕووی سینەماییەوە بەڕاستی شتێکی عەبقەری بوو لەبارەی فیلمەکە. ینی یەکێک لە هۆکارەکان کە وای کرد ئەم فیلمە زۆر زۆر بەچێژ بێت لە ڕووی سینەماییەوە و بەڕاستی ینی کە سیر دەکەی ئەو هەموو تیارێت چۆن ئاوا تەسویرکراوە، ینی ئەنجامدانی ئەو شێوازە تەکنیکە سینەماییانە، شێوازی جوڵاندنی تیارە و شتەکان طبعا زۆر بەشی ڕاستی بوو. ینی چۆن دەتوان ئاوا تەسویر بکەن بەشێک لە تەسویرەکان لە ئاسمان بوون، ینی هەندێک سەرکەشی کە لەوانەیە خەڵک بە شێوازێکی ئاسایی نەیکات سزای بۆ ئەوەی بۆ فیلمێک بیکات. ینی بەڕاستی لە ڕووی سینەماییەوە بەتایبەت لە ڕووی دەرهێنان و کامێڕا و جوولەی بڵێن کارەکتەر و ئەو شتانێک کە لە کامێراکە پیشاندرێن لەگەڵ جوڵەی کامێراکە، یەکێک بوو لە باشترین ئەکشنەکان بە درێژایی مێژوو. لەلایشکەش بیرۆکەی ئەوەی کە تیارە و شتی وای بێتە ناو، بیرۆکەی ئەوەی کە ئەکشنەکە هەمووی لەڕێی تیارەکانەوە بێ، کە کامێراکە لەگەڵ تیارە بێ، باس لە شێوازی جوڵەی تیارەکان بکەوە. هەندێک بابەت کە پێوەستە تەنها بە تیارەوەی بە تەنها لە ئەنیمێشنی پلەینز بینیومانە، ینی زۆر کەم وایە فیلمێکی ئەکشن تەنها بە تەنیا باس لە تیارە و شتیوا بکە، بەتایبەت تیارەی حەربی. بەڵام ئەوە هەموو تەرکیز لەسەر ئەو تیارە و بەڵام شێوازی داڕشتنی چیرۆکەکە چۆنێتی بۆ نمونە سەرەتاکەی چۆن بوو و دروستبوونی گروپەکە، مامۆستاکە، ئەوانە لە هەمان کاتدا پێشکەشکردنی ئەو تیارە و ئەو شێوازی جەنگە ئەنجامدانی یاخو شێوازی خولانەوەی ئاسمانی و شێوازی کارکردنی ئەو تیارە جەنگیانە ڕاستی چێژێکی یەکجاری بە فیلمەکەدا بوو. لەلایەشتر مۆسیقاکە، گونجاندنی ئەو مۆسیقایە لەگەڵ ئەو سیکوێنسانە یاخود ئەو فڕین و شتانە بەڕاستی شتێکی بە هەمان شێوە عەبقەریانە بوو کە حەماسەتی پێدەدایت کە تیارەکە دەڕۆوی ئەوەندە مۆسیقاکە لەگەڵی هەڵدەستایەوە کە تیارەکە بۆ نمونە لە شوێنێک طبعاً زۆربەی ڕاهێنان و شتەکە ئەوەی تێدایە ها بڵێن دەکەوێتە سەر لێواری لە ناوچوون ئەوانە. جا مۆسیقاکەش هەر تۆزە بەرز دەبێتەوە بەرز دەبێتەوە، بەدەستخۆشنێ تۆش لەگەڵ مۆسیقاکە حەماسەت هەڵدەستێ، ینی مەراقت لێدا کەچی بەسەر دێت و ها ئەوەیە کە بۆ نمونە تیارێک خوب بێ خۆ لە شوێنێکدا خەریک بێ خۆی لێ بدات، ینی مۆسیقاکە هەر حەماسەتی زیاتر پێدا هەر وەر لێ دەکات مەراق بێ ئاخۆ چی ڕوودەدات. ینی بەجددی لەناو سینەما ڕێکوام لێ هاتبووانی کە دەڵێن هاتبوومە ئێج ئۆف مای سیت، ینی ئەو جۆش خرۆشە لەگەڵ مۆسیقاکە و لە هەمان کاتدا لەگەڵ ئەو فڕینەی تیار و شتەکان بەڕاستی شتێکی زۆر چێژبەخش بوو. شتێکی تر کە بەتایبەت لە سینەما زۆر هەستی پێ دەکەی و کە بەڕاستی دڵخۆش بووم کە ئەم فیلمم لە سینەما بینی، ئەویش ساوند ئیدیتینگە. بەگشتی ئیدیتینگ زۆر جوانە، تەمان ئیدیتینگی فیلمەکە بەگشتی زۆر جوانە، بەڵام ساوند ئیدیتینگ بەڕاستی هەر یەکجار تایبەتە. دەبینی ئەو کاتێک تیارە و شتەکان پێ دەکەن ئەو دەنگی کە لێەوە دە قڕقڕێک هەیە، نازانم زۆر سەیرە پێم وانییە لە تەلەڤیزیۆن هەست پێ بکەیت،
یعنی ئەوەی لە سینەما هەست پێ دەکرا بەجددی ینی ئەکسپریەنس و ئەزمونێکی زۆر جیاواز بێنی ئەو ساوند ئیفکتانە کە بۆی زیاد کرا بوون ئەو گونجاندنی لەگەڵ کارپێکردنی تیارەکان بڕمونەیان ئەو حاڵتانێک کە ڕویان دەدات چۆن ساوند ئیفکتێک بۆی زیاد کرابوو بەگشتی لە ڕووی ساوندەوە یان تەنانەت دەنجی کارکتەرەکانیش کە بۆ منە ناو تیارەیەک بوون چۆن قسەیان دەکرد لە دەرەوە ینی ئەو شێوازی دەنگ و ڕێخستنی دەنگە بەڕاستی شتێکی نوێ و شتێکی زۆر جیاواز بوو کە لە فیلمی ئەکشن یاخود هەر فیلمێک بە تایبەت ببینیم بێتم و بەڕێوە چوونی چیرۆکەکە زۆر بە جوانی بوو ینی باسی لە مامۆستایەک دەکرد کە دێتە ناو جەماعەتێک کە پێشتر ئەسڵان خۆی دەتوانین بڵێن قوتابی بۆ لە بەشی یەکەم لێرە دەبێت بە مامۆستای ئەو قوتابیانە و ڕایان دەهێنێت کە شێوازی یاخود میشنێک یان بڵین ئەرکێکیان هەیە کە ئەو ئەرکە چۆن بەجێبەجێ بکەن کە ئەرکە لە ماوەیەکی کەمە شتێکی زۆر جوان بەڕێوە چوونی چیرۆکەکە بەرەو پێشچوون و گەیشتن بە کۆتاییەکەی بەڕاستی زۆر جوان بوو کارکتەرەکان بڕاستی کارکتەرەکان وا لێ دەکەن کە بەلاتەوە خۆشەویست بن طبعاً تۆم کروس حسابی لەسەر نییە کە کارکتەریش چەند عابقەریە وەکو کەسایەتی ئەوەی کە ڕۆلی جێرا لەم فیلمە ڕۆلی ماڤریکی جێرا بەڕاستی زۆر جوان بوو کە ڕۆلی مامۆستایەکی جێرا ئەو جارە وەکو کەسێک بوو کە ببێت بە بۆ منە بنمونە بۆ ئەوانی تر کە وایان لێ بکات فێر هەندێک شتیان بکات چۆن کەسێک کە خۆی پێشتر تەڵەبە بووە چۆن ئێستا دەتوانێت قوتابی پێ بگەێنێ لە هەمان کاتدا مارس تەلەر ڕاستی ڕۆڵش زۆر جوان ژێرا کە دەتوان بڵێن زۆرێک لە دژایەتی ئەو مامۆستای دەکرد من هۆکارەکەی نارم ئەویان پەیوەندی بە فیلمەکەوەیە باشتر خۆتان ببینن بەڵام ینی کیمستری یاخود پەیوەندینەوە ئەو دوانە زۆر جوان بووە لە کۆتاییەکەشی یان بڵێن بێگەیشتنەوە یاخود چارەسەربوونی ئەو پەیوەندیە شتێکی کلیشەی و دووبارە نەبوو زەمە ڕیڤیم نەبوو ئەم فیلمە طبعاً بۆ ئاگدارتان هەر ئەو شەو کە ئێستا ئەو ڕیڤیوە بڵاو دەکەم و یاخود ئەو ڕیڤیوە ڕیکۆرد دەکەم ڕاگەیەندرا کە ئەم فیلمە بوو بە دووەم فیلم دوای سپایدەرمان نۆوەی هۆم بوو بە دووەم فیلم کە لە 1 ملیار تێپەڕ بکەن داهاتەکەی و قازانجەکەی لە ملیارێک تێپەڕ بکات و بوو بە یەکێک لە باشترین فیلمەکانی تۆم کروزیش جا پێم وایە هەر ئەمە چاوەڕ دەکرد لە فیلمێکە جۆزێف کەزانسکی دەری بێنێت و تۆم کروز ڕۆلی بجێڕێت وە لیدی گاگا و هانزیمەریش مۆسیقاکەی دروست بکەن ینی شتێکی هەر ئەو عەبقەری لێ چاوەڕێ دەکرێت من خۆم لە ئەو ساڵ پێم وایە ئەگەر لە ئاستی باتمان نەبێت زۆر لەو کەمترنیانی لە تۆپتریەکانە پێم وایە دووەم دەبێت ینی کەمێکی دەمێنێت بگاتە باتمان هۆکارەکە شێوەیە کە من بەڕاستی ینی خوڵقێکی جیاوازم هەیە بۆ باتمان ینی ئەوەی کە لە باتمان بینیم بەگشتی لە باتمانەکانوان بەڵام ئەوەی کە لەو باتمانە بینیم شتێکی زۆر جیاواز و زۆر تایبەت بوو تەمانەوەی کە باتمان نەگەیشت بە ملیارێکە تازە باسم کردتەنها ئەو سپایدەرمان گەیشت ملیارێک بۆ باتمان نەگەیشت تەمان باتمان نزیکەی مانگێک دوای ئەوەی لە سینەما بڵاوکرەوە یەکسەر لە HBO Max بڵاوکرەوە بۆیە خەڵکانی زۆر نەچون لە سینەما سەیری بکەن لەبەرەوەی زوو لە ستریمینگ سەرویسەکان بڵاوکرایەوە بەڵام ئەم فیلمە لە مێژە بڵاوکراوەتەوە و قەراریش نییە بەم زوان لە ستریمینگ سەرویسەکان بڵاو بکرێتەوە بۆیە خەڵکانی زۆر چوون لە سینەما بینیویان بەڵام هەر چۆنێک بێت تۆپگەن ماڤریک لەگەڵ سپایدەرمان نۆوەی هۆم تاکە دوو فیلمن دوای ئەوەی کۆڕۆنا هاتووە تەمان نەک 2022 تاکە دوو فیلمن کە گەیشتبن بە ملیارێک من لەم فیلمە تۆپگەن ماڤریک 9 لە 10 پێدەدەم یەکێک لەو فیلمانەیە کە شایانی ئەوەیە لە سینەما بیبینی ڕاستی ئەو ئەزمونێکە لە سینەما هەست پێ دەکەی زۆر جیاواز زۆر تایبەتە من وسام ئەحمەدم سوپاس